وەزارەتی کارەبا هەر خەریکی بەیاننامە دەرکردنە و بارودۆخی کارەباش باش نییە بە تایبەت 2 ڕۆژە کێشەی تێکەوتووە نیوەڕوتیان چارەسەر کراوە. لەلایەکی تریشەوە وەک دەڵێن تا خاوەن ماڵ دزی کرد دز خاوەن ماڵی گرت. ئەو سەربازە عێراقی کە ملپێچەکەی خستە ملی جوتیارە کوردەکەی کەرکووک سکاڵای لە دژی جوتیارەکە تۆمار کرد. وەمانە و چەند هەواڵێکی گرنگی دیکەم بۆیە ناون. سڵاوتان لێبێت. ماوەی 2 ڕۆژە وەزارەتی کارەبا وەک ترافیکی لێ هاتووە. تاونە تاوێک ڕاگەنراوێک بڵاو دەکەنەوە و دەڵێت دۆخی کارەبا تێکچووە و بەرەمێنان کەم بۆتەوە. یەکێک نەزانێت وەزعی کارەبا زۆر باشە. لە دوێنێەوە وەزارەتی کارەبا 2 جار بڵاوی کردوێتەوە کە کێشەی تەکنیکیان بۆ دروست بووە و هەناردەی غاز لە کێڵگەی کۆرمۆرەوە بۆ وێزگەکانی بەرەمێنانی کارەبا ڕاگیراوە. سەرەڕای ئەوەی بە هەردوو جارەکە 3500 مێگاوات کارەبا کەم بۆتەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی هیچ لە وەزعەکە نەگۆڕا چونکە دۆخی کارەبا ئەوەندە خراپە ئەگەر هەر بە یەک جاریش شەتداون بێت ڕەنگە هاوڵاتیان هەستی پێ نەکرد. ئێستا بە پێی دوا ڕاگەنراوەکە کێشەکان نەماوە و چارەسەر بوون، بەڵام وەزعی کارەبا هەر خراپە و هاوڵاتیان هەرگلەییان هەیە. مۆڵەتەکەی جوتیارانی سەرگەڕان بەلایەنە پەیوەندیدارەکان کۆتایی پێات و جوتیارانیش نا دەستیان بە کێڵاندنی زەویەکانیان کرد و نەگرتبوونەوەی ناڕزایەتیان ئەنجامدا. بەڵام سوپای عێراق هێزی لە ناو گوندی شەناغە بڵاو کردوێتەوە. محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سەرگەڕان بە 1964 وت دوای ئەوەی هەفتەیەک مۆڵەتماندا بەلایەنە پەیوەندیدارەکان کە ئەگەر کێشەمان چارەسەر نەکرێت ئەوە زەویەکانمان دەکێڵین. ئەمڕۆ دوایین ڕۆژ بوو، بۆیە بە باشمانزانی چەند ڕۆژێکی دیکە چاوەڕوان بین بەهۆی ئەوەی لە ئێسادا ڕاستپاردەکان لە بەردەستی سەرۆکوەزیرانە و ئومێدمان هەیە کە بە زووترین کات واژۆ لەسەر ڕاستپاردەکان بکات. وەک باسی دەکات ڕاستپاردەکانیان خاڵی زۆر باشی تێدایە و لە بەرژەوەندی چارەسەری کێشەکانیانە، بۆیە پێیان باش بوو بە هێمنی و دوور لە تونند و تیژی چارەسەر بکرێت. وەک دەڵێن هەتا خاوەن ماڵ دزیگرت دز خاوەن ماڵی گرت. ئەم وتەیە پڕ بە پێستی ئەو ڕووداوەیە کە هەفتەی ڕابردوو لە شەناغە ڕوویدا و سەربازێکی عێراق بە ملپێچ جوتیارێکی کوردی ڕاکێشا، چونکە سەربازەکە لە جیاتی ئەوەی دەستگیر کرابە چووە سکاڵای لەسەر جوتیارە کوردەکە تۆمار کردووە. ڕۆژی هەفتەی شوباتی ڕابردوو لە گوندی شەناغە گرژی لە نێوان جوتیارانی کورد و سوپای عێراق ڕوویدا. لەو ساتەدا سەربازێکی سوپای عێراق بە ملپێچ جوتیارێکی کوردی ڕاکێشا. ئەو دیمەنە دەنگدانەوەی دروست کرد و جوتیارەکە سکاڵای لەسەر سەربازەکە تۆمار کرد. محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سەرگەڕان و ئەو کەسە بوو کە بە ملپێچ لەلایەن سەربازەکەەوە ڕاکێشرا قسەی بۆ 1964 کرد وتی ئەمڕۆ سەردانی دادگای دوو بزم کرد بۆ پێشەشکردنی بەڵگە و وتەی شایەدەکان لەسەر ڕووداوی پەلاماردانم لەلایەن سەربازێکەوە، بەڵام تووشی شۆک بووم چونکە کاتێک لە دادگا پێیان وتم سەربازەکە 3 ڕۆژە سکاڵای لەسەر تۆ تۆمار کردووە و داوای کردووە سزا بدرێم. بەس بۆ پیادەڕەوەکان و ئەوانەی توانای بە پێڕۆیشتنیان هەیە هاتوچۆی گەشتیاری لە مەرزی کێلێ بە شێوەیەکی سنووردار دەستی پێکردەوە، بەڵام ئەوانەی دەیانەوێت بێن و بچن دەبێت زیاتر لە 2 کیلۆمەتر بە پێ ڕێگا ببڕن. عەباس عەزیز بەڕێوەبەری گومرکی ڕاپەڕی بە 1964 وت لە دوانیوەڕۆی ئەمڕۆوە هاتوچۆی گەشتیاری با شێوەیەکی سنووردار لە مەرزی کێلێ دەستی پێکردوێتەوە. وەک باسی دەکات زیاتر لە 1 مەتر بەفر لە سنوورەکە باریوە، هەرچەندە ڕایان ماڵیوە بەڵام یەکسەر ڕێگاکە دەیبەستێ و شەختە دەکات، بۆیە ئۆتۆمبیل ناتوانێت بچێتە مەرزەکە. بەڵام ئەوەی دەیەوێت گەشت بکات دەبێت زیاتر لە 2 کیلۆمەتر بە پێ بڕوات. وەک باسی دەکات سبەی نێ دوانیوەڕۆ ئەگەر کەشەکە ئاسایی ببێتەوە هاتوچۆی بازرگانیش دەست پێ دەکاتەوە. پشووی زۆری دام و دەستگاکان و پەروەردە سەرۆکوەزیرانی بێزار کردووە و دەڵێت ئیتر هیچ پارێزگارێک لە خۆیەوە پشوو ڕانەگەیەنێت تا نەزانێت زەرورە ئەگەر وا بڕوات پرۆسەی پەروەردە پەکی دەکەوێت. چاوا دیارە پشۆ زۆرەکان سەرۆکوەزیرانی عێراقی نیگەران کردووە، هەر بۆیە پارێزگارەکان نیاگەدار کردوێتەوە لەمە و دوا بە هۆکاری ڕاستەقینە و ڕەوا پشوو ڕابگەێنن. سوودانی داوای کردووە بە گرنگیەوە لە تەواوکردنی پرۆگرامەکانی خوێندن و پابەندبوون بە کاتی جێگیری داوامکردن لە ناوەندەکانی خوێندن بڕوانن ئەوەندە پشوو ڕانەگەێنن. مادامەر باسی سەرۆکوەزیرانم کرد ئەمڕۆ بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو. سەرۆکوەزیرانی پێشووی عێراق مستەفا کاظمی گەڕایەوە عێراق و یەکەم وێنەی لە بەغدا و لە ناوچەی سەوز بڵاو کرایەوە. لا سەردەمی کاظمیدا گەورەترین سکانداڵ لە عێراق ڕوویدا، ئەویش دزی سەدە بوو کە بڕی 2 ملیار دۆلار دزرا و تا ئێستاش ئەو کەیسە بەردەوامە کە کاظمی پێ تۆمەتبار دەکرێت، هەرچەندە ئەوە تۆمەتە ڕەت دەکاتەوە.
سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 1964 و پامنێری 1964 چۆتە ئەلوەی سلێمانی لەوێ سۆراغی نرخی خواردن و تەماتە و پەتاتە و میوەی کردبوو بە تایبەت کە ئێستا چەند ڕۆژێکی کەممان ماوە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز لەوێ پێیان وتووە کە پەتاتە گران بووە ئێستا نزیکەی بەس لەناو ئەلووە کە بە جوملە دەفرۆشرێت 200 دینار چۆتە سەر نرخی هەر کیلۆیەکی ئەوە لە دەرەوە حتمما نرخەکە زیاتر دەبێت کە بەقاڵ و دوکاندار دەیفرۆشن نرخی دەگاتە 1250 دینار کە لە ماوەیەک پێش ئێستا وانە بووە و تەماتەی چاوەڕوان دەکرێت ئێستا تۆزە گران بووە چاوەڕە دەکرێت زیاتر گران بێ ماوەی چەند ڕۆژێکە نرخی پەتاتە و تەماتە لە ئەلووی سلێمانی بەرزبێتەوە و چاوەڕوان دەکرێت بۆ مانگی ڕەمەزانیش زیاتر بەرز بێتەوە مە سەروەر عەلی سەرۆکی سەندیکای ئەلوەی سلێمانی بە 1964 وت پەتاتە هەم لە ئێران قەدەغە کراوە بێت و هەم لە هەرێمی کوردستانشەوە قەدەغە کراوە بڕوات بۆیە ئێستا و بڕی کەماوەتەوە نرخەکەی گران بووە لە بازاردا و چاوەڕێ دەکرێت لە مانگی ڕەمەزاندا گرانتریش بێ باسی لەوە کرد بەوەی کەمبوونەوەی تەماتەی بەسرە و هاوردەنەکردنی لە دەرەوە ڕۆژ بە ڕۆژ نرخی تەماتێش گران دەبێت ئێستا کیلۆی بە 600 دینارە لە ئەلووە بەڵاموتی ئەگەر وا بڕوات ئەوە لە مانگی ڕەمەزانە کیلۆی بەرز دەبێتەوە بۆ 750 دینار بۆیە حەقا مادام نرخەکان ئاوا کەمێک بەرز بۆتەوە لە مانگی ڕەمەزاندا بە هەلی نەزانرێت لە حەدی خۆی زیاتر دوکاندار و ئەلووە و هەر کرد فرۆشیارێک نرخەکان بۆ خەڵک بەرز نەکاتەوە ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی خۆش بۆ هەموو لایەک